سەرۆک داناڵد ترامپ لە کۆبنەوەکەیدا لەگەڵ سەرۆکی کۆریای باشووردا جارێکی تریش جەختی کردەوە لە هەڕەشە و مەترسیەکانی کۆریای باکوور. کێشەی کۆریای باکوور دەستپێک و ناوەڕۆکی وتوێژەکانمان دەبێت و هیوادارشم شتێکی سەرکەوتوانە لەمە دەستەبەر بکەین. نەهەرەوەندا سەرۆک ترامپ کۆریای باکووری بە هەڕەشە و مەترسیەکی جیهانیش ناودێر کرد، هەر بۆیە وەک دەڵێ ئەو مەترسیە پێویستی بە بڕیارێکی جیهانیە. ناتوانین ڕێگا بدەین بە کۆریای باکوور ببێتە مایە هەڕەشە و مەترسی بۆ هەرچ شتێکی بنیاتمان ناوە. هەوپەیمانەتیمان لە هەموو کاتێک زیاتر گرنگە بۆ ئاشتی و ئاسایش لە نیمچە دوورگەی کۆریادا و لە سەرانسەری ناوچەی ئیندو پەسیفیکیشدا. کۆریای باشوور وێزگەی دووەمی سەردانە 13 ڕۆژیەکەی ترامپە بۆ وڵاتانی ئاسیا. لەگەڵەوەشدا حکوومەتەکانی ئەو وڵاتانە بە مەراسیمی تایبەتی پێشوازی لە سەرۆکی ئەمریکا دەکەن، بەڵام ئەمە نەبووتە تەگەرەیەک لە بەردەم خەڵکی ئەو وڵاتانەدا بۆ خۆپیشاندانی ناڕەزایی دژی سەردانەکانی ترامپ. لە سیۆڵ خۆپیشاندەران و پۆلیس بە یەکیانداداوە و خۆپیشاندەران دروشمی جۆراجۆریان بەرز کردوێتەوە، لەوانە نا بۆ هاوپەیمانێتیکردن لەگەڵ ترامپدا. ئەگەرچی بڕیارە سەرۆکی ئەمریکا ڕۆژی 12 ئەم مانگە بگاتە وڵاتی فلیپین، خەڵک لەوێش لە بەردەم کۆشکی کۆماری وڵاتەکەدا دەستیان کردووە بە خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕین. هاوکاتی سەردانەکەشی بۆ ژاپۆن، سەرۆک ترامپ ئاگاهیدا بە پیۆنگیانگ لەسەر ئەو تاقیکردنەوە ناوچانەی دەیکات و داکۆکیشی لە هەڵوێستەکانی خۆی کرد. The era of strategic patience is over. سەروەختی پشوو درێژی استراتیژی تەواو بوو. هەندێک کەس دەڵێن وتارەکانم توندن، بەڵام سەیرکە چی ڕوویدا پاش 25 ساڵی وتاری لاواز. سەرۆکوەزیری ژاپۆن جەخت دەکاتەوە لەوەی دیالۆگ لەگەڵ پیۆنگیانگدا هیچ مانایەکی نامێنێت ئەگەر بێت و هەر لە پێناو دیالۆگدا بێ. وەلو بڕواایشدایە کاتی ئەوەیە بەرزترین ئاستی فشار بخرێتە سەر کۆریای باکوور. پێکەوە لەگەڵ سەرۆک ترامپش ڕاستمان کردوێتەوە لە 100% هاوڕاین لەسەر دۆسەی کۆریای باکوور. ژاپۆن و ئەمریکا پێکەوە کار دەکەن لەگەڵ وڵاتانی تردا وەکو چین و رووسیا بۆ زیاترکردنی فشارەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی لەسەر کۆریای باکوور. کاربەدەستانی ئەمریکا ڕایانگەیاندووە لە چەند ڕۆژی داهاتوودا 3 کەشتی فڕۆکە هەڵگر لە ئۆقیانوسی پەسفیک مانۆڕێکی لەشکری دەکەن. هاوکات چین داوای پشوو درێژی دەکات. لەو بڕواایەداین لە ئێستادا ڕەوشەکە لە نیمچە دوورگەی کۆریادا ئاڵۆز و گرژیشە. پێویستە هەموو لایەنەکان پشوو درێژ بن و دوور بکەونەوە لەوەی یەکتر تووڕە بکەن. پێویستە خۆیان تەرخان بکەن بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە لە نیمچە دوورگەی کۆریادا و هەوڵی ئەرێنی بدرێت تا دۆسیەی ناوکی کۆریای باکوور بە زوویی بکەوێتەوە سەر ڕێڕەوی خۆی بۆ چارەسەرکردن لە ڕێی وتوێژەوە. لەگەڵ ئەم هەموو ئاگاهیدانانەدا کۆریای باکوور دەڵێت ڕەوشی نیمچە دوورگەی کۆریاوەها دەکات پیۆنگیانگ سیستمی چەکی ناوچی خۆی تۆکمە بکات و دەشڵێت بە ئەمریکا پێشبینی هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی کۆریای باکووردا نەکات.